وڵای زانوەک هاوکارم لە سەرەتای بەرنامە ئاماژەی پێکرد پاش کۆتایێنان بە کە با بڵێن پرۆژەی کڕنووش و سزا لە کەرنەڤاڵێکە ئاهەنگی کۆتایی ئەو خولە یاخود ئەو ماوەی لە ڕاهێنان ئەنجام دراوە کە ئەویش بریتی بوو لە خولێک یاخود پرۆژەیەک مناڵانی 7 ساڵ بۆ 10 ساڵ فێری نوێشکردن و چوونەتی نوێش ئەنجامدانی نوێژ وەروە ئەوانەشی لە تەمەنیاندەوە بۆ 18 کۆمەڵێک زیکر و وەروەها پەرستش هەیە فێرکراون بۆی بزانین بیرۆکەکە و هەروە چۆنێتی بەڕێوەچوونی چالاکیەکە و بەشداروانی لێ و کۆمەڵی قسە و باز لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد نەجبەدین کارگێڕی مەڵبەندمان کردو زۆر بەخێربن سەرکەوتوو بن پیرۆزبایشتان لێکێن لە جێبەجێکردنی و پرۆژەیە زۆر سپاس بۆ ئێوەش بۆ دەرفەت سەلامەت بن دکتۆر ئەگەر بینەرانمان ئێستا بیانوێ بزانن چی ڕووی داوە ئەگەر پێناسەیەک مامۆ بکەی ناساندێکی ئەو پرۆژەیە مامۆ بکەی پرۆژەکە چی بوو کەی دەستان پێکردووە پرۆژەی کوڕنووش و نزا چییە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ جەنابتان بۆ قسانی ئەم دەرفەتە دیارە وەکو مەڵبەندی سلێمانی هەمیشە لە هەوڵداین بۆ ئەوەی کە بتوانین بابەتی پەروەردە بابەتی بانگەوازی بابەتی پێگەاندنی نەوەکانمان یەکێکە لە ئەولەویەت و لە پێشینی کارەکانمان بەڕاستی و هەموو پشووی هاوینێگەمە خولی تایبەتمان ئەبێ ئەوە چەندین ساڵە ئەم خولانە بەرداوامن بە تایبەت ئەوە 2 ساڵ لەبێ زۆر بە چڕ و پڕی ئێمە سەرقاڵی خولی سەرتاسەرین ساڵی پار بە ناوی ڕووگەوە نزیکی 1350 قوتابی بەشدار بوو و ئەم ساڵیش بە ناوی کوڕنووش و نزا بۆ فێربوونی نوێژ و نزاکان لە تەواوی بنکەکانی ناو شاری سلێمانی و دەوروبەری دەستمان پێ کرد و سپاس بخوا دەنگدانەوە و بەدەمەوە هاتنێکی زۆر باشە بوو دیارە ئەم پرۆژەیە بریتە لە فێربوونی نوێژ بە شێوازێکی کردداری و بە شێوازێکی زارەکی جگەلەوەی کە پێشتر ئێمە لە ڕێگەی پەرتووکێکی تایبەتەوە ئەم پرۆژەیەمان خستۆتە بەردەستی قوتابیەکان و دوای ئەوەی کە لە ڕێی مامۆستاکانیانەوە فێرکردیان بۆ کراوە بە شێوازی عەمەلی و بە شێوازی زارەکی تاقیکردنەوەیان بۆ کراوە و بە شێوازێکی زۆر تایبەت ئەوەی کە پێی ئەوەترێت شێوازی نوێژی محەممەدی صلی الله عليه وسلم فێری یەک بەیەکی ئەم قوتابیانە کراوە طبعا 2 پاکێجە کوڕنووش و نزا کوڕنووشەکە تایبەتە بە فێربوونی نوێژ بۆ تەمەنی 7 بۆ 10 ساڵی وهروەها نزاش بریتە لە فێربوونی دوعاکان ذیکرەکانی بەیانیان و ئێواران و سەرجەم ئەو ذیکرانی کە مرۆڤی موسڵمان ڕۆژانە و شەوانە پێویستی پێێتی لە هەموو کاتە جۆرا و جۆرەکاندا دەکرێت بیخوێنێ ئەوان لە تەمەنی 10 ساڵی بۆ 18 ساڵی کەواتە 2 قۆناغ بۆ قۆناغی یەکەم 7 بۆ 10 قۆناغی دووهەم 10 بۆ 18 و تایبەت بوو بە فێربوونی نوێژەکان و دەستنوێژ و هەروەها ذیکرەکان سپاس بەخوای گەورە ئێمە سەرەتا تەنها بۆ بنکەکانی خۆمان بوو بەڵام دواتر بەرفراوان بوو پێشوازێکی گەرمی لێکرا لەلایەن کەسوکاری قوتابیانەوە و ڕێژەکە زۆر زیاتر بوو و ئێمە دوێنێ لە کەرنەڤاڵێکی شایستە و گەورەدا سپاس بەخوای گەورەوە بە شێوازێکی تایبەت و نوێ ئاهەنگێکمان بۆ کردن ئەویش بریتی بوو لە پیشاندانی چەند چالاکیەک لە نێو گۆڕەپانی کازیوە دواتر بەڕێپێوانێکی هێمنانە بە شێوازێکی زۆر ڕێکوپێک بەرەو یەکێ لە مزگەوتەکانی ئەم شارە ڕۆشتین لەوێش بە خۆشحاڵیەوە پێشوازێکی گەرم کرا و کۆمەڵی مەراسیم و چالاکی و ئاهەنگ و دواتر دەستخۆشی لە مامۆستاکان و لە کۆتاییشە کۆمەڵی خەڵاتی تایبەت بە قوتابخانە هەرچەند ئێستا بەداخە قوتابخانەکان داخراون بەڵام ئێمە هەر ئامادەکاریمان کردووە بۆی کە باری سەرشانی خێزانەکانی سووک بێ بە هاوکاری خێرخوازان توانیمان ڕێژەیەکی بەرچاو لە قرتاسیە و پێداویستی قوتابخانە بۆ دەرچوانی ئەو خولە دابین بکەین و هەروەها میوانانی پرۆژەکەش بە هەمان شێوە دیسان خەڵاتیان وەرگرت و سپاس بخوا دەنگدانەوەیەکی باشی هەبوو چەند تەلەبە بوون ینی چەندێک سوودمەند بوون لەم پرۆژەیە خودی پرۆژەکە نزیکەی 500 بۆ 600 قوتابی کوڕ و کچ لە هەردوو تەمەنەکە بەشدار بوو بەڵام میوانانی
پرۆژەکە دوێنێ تقریبا 300 بۆ 400 کەسێکی بۆ ئیزافە بوو لەوە چێ بڵێن بتوانین بڵێن نزیکی 1000 قوتابی دوێنێ بەشداری پرۆژەکەی کردین بە ئامادەبوونی کە سوکاری قوتابیان و میوانانی تر کە دوێنێ الحەمدولillah وەکو هەمولایەک بینی هیوادارم ئیشێکی گەورەمان کردبێ و خی گەورە لێمانی قوڵ کردبێ ان شاء الله مامسا يعني یەکێک لەو بابەتانی کە هەیە هەمیشە باس لەلایەنی پەروەردەیە کرێەوە و گرنگیەکەی و ئیهمالکردنیت چ کاریگەریەکێ بێ لەسەرنەوەی داهاتوو بەڵام بەکەمی ئەتوانین بە کردداری بڵێن کار کراوە لەسەر پەروەردەیەکە ئێوە تا چەرێک ئەم بابەتانە بە گرنگەزانن و تا چەندێک هەوڵتانەوە بە کردداری ئەوە بسەلمێنن کە لە خەمی پەروەردەی نەوەی داهاتوودان و کارتان لەسەر کردووە بە دڵنیاییەوە قۆناغی پەروەردەوەکو لای هەمان ئاشکرای لە قۆناغی 7 ساڵی و دەست پێەکە کە بنیادی کەسایەتی خۆیەتی ئەمە لەو تەمەن و دەستمان پێ کردووە نوێژی ژێکێکە لەو پایە گرنگانی کە مرۆڤ ڕائەهێنێ لەسەر پەیوەستبوون بە خوای خۆیەوە بە پەروەردگاری خۆی دواتر پەیوەستی ئەکا بە کۆمەڵگەکەی خۆی چونکە ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ مرۆڤ ڕائەهێنێ واروها مرۆڤ ئەپارێزێ لە هەموو تاوان و لە هەموو خراپەکانی پەروەردەی ئەکا پەروەردەی دەرونی ئەکا پەروەردەی کۆمەڵایەتی ئەکا وای لێکە ئەم مرۆڤێکی ساغ و تەندروست بێ بۆ خۆی و بۆ کەس و کارێکی بۆی ئێمە جەختمان کردوتە سەر ئەو پەروەردەیە چووکو خۆی وەکو دەرونی خۆی و خۆی بناسێ واروها ئەم بابەتی عیبادەت و بەندایەتیش کار بکاتە سەر هەڵسوکەوت و ئەو بابەتانی کە ینی ڕۆژانە مامەڵە ئەکا لەگەڵ چواردەوری خۆیان بۆی زۆر گرنگە ئێمە بتوانین بەندایەتی وابەستە بکەین بە ڕۆژانەوە پەروەردەش لە وڵاتی ئێمە بەڕاستی ینی بەداخەوە کەمتر جەختی کردوتە سەر بابەتە پەروەردەیی و فیکرەکان ئەوەی کە زیاتر بابەتی زانستی و تعلیمیەکە ئەوش بەخۆی گلەی هەر لەسرە بۆی ئێمە توانیمانە جەختی زیاتر لەسەرەوە بکەینەوە بناغی پەروەردە هەر لەو قۆناغە هەستیارەوە بنیاد بنین بۆ ئەوەی تاکێکی سوود بەخش پێشکەشی کۆمەڵگەکەی من ئەڵێم ئەگەر پێشتر بۆنە زۆر گرنگ نەبوو بێ ئێستا زۆر گرنگە بە تایبەتی کە قوتابخانەکان نییە گرنگە ئێمە بەدیلێک بۆ پەروەردەی و منداڵانە بدۆزینەوەین لە کاتێکدا کە ئێستا کەرتی پەروەردە پەک خراوە زۆر ضروریەتی ئەمە هەیەیانی بە دڵنیاییەوە ینی بڕوا بکەن ئێمە دوێنە تەوان لە کەش و هەوایەکی ئێستا تقریبا کەش و هەوا لەبارە بۆ ئەوەی کە قوتابیانە بێنە دەرەوە و ڕێوەکو چۆن نمایشێکی زۆر گەرمەوە نە زۆر بەڵێ نمایشێکی تقریبا وکشۆنڵی چونە دەرەوە ئەوانە بکەن تەسەوڕ بکەن ئەوەندە ینی خۆشحاڵی خۆیان دەرئەبڕی بەوەی کە ئەو بابەتە کراوچکەم پێشتر پێشنیاز کرا کە لە هۆڵێکی داخراوە بێ پێشنیاز کرا لە شوێنێکی ئەوێ بەڵام ئەم چوونە دەرەوەیە وەکو چۆنڵی ینی کەشوهەوەیەکی تایبەتی بە قوتایی بەخشی و ئەو هاوڕێیانی خۆی ئەبینی ئەم مامۆستاکانی خۆی ئەبینی کە چۆن بە شێوازێکی جوان لەگەڵیانە ینی مامەڵە ئەکەن ئەمە هەمووی بۆ خۆی کاریگەری هەیە لەسەر بنیادی پەروەردە بنیادی کەسایەتی ئەو کەسە و بە تایبەتیش کە ئێمە دوێنێ بە یەکپۆشی ئەو کەرنەڤاڵ ئەنجام درا پابند بوونیان بە یەکپۆشی پابندبوونیان بە ڕێنمایی مامۆستاکان یعنی هەست بە خۆشیەکەکی لە دەرونی قوتابیەکانە کە ئەم بابەتە پێویستە گرنگی پێ بدرێ و پێویستە لایەنی پەیوەندیدار بە تایبەتی لە وەزارەتی پەروەردە ئەم بابەتە دەرونی ڕوحیانە زیاتر ئاوێتە بن لەگەڵ کەسایەتی ئەم قوتابیە چونکە کاریگەری تەواوی ئەبێ ئێمە تەنها نەهاتوین معریفە فێری ئەم قوتابیانە بکەین هاتوین پەروەردەیان فێر بکەین هاتوین ڕایان بین لەوەی کە چۆن بتوانن لەگەڵ کەسوکار و کۆمەڵگە و دەر و دراوسێ و ئەوانە تەنانە دوێنێ ئێمە ڕێنماییمان بۆ کردن کە ئەبێ ئاگاداری ژینگە بن ئاگاداری ڕێبوارانی ئەو شوێنانە من کە پیاتی ئەپەڕین ینی سپاس بخوا توانرا شتێکی نوێ و باش پێشکەش بکرێ دکتۆر توانین بڵێن فەراغی داخستنی دەرگای مزگەوتەکان بەسەر مناڵانە من بینمە یەکەم جار لە مزگەوتەکان مناڵان لە دوای نوێژی بەتایبەت عسرەوە فێرەکران چۆن نوێژخوێن یاخود کۆمەڵێک بە درێژایی لەگەڵ باوک و دایک و با بڵێن ئەوانەشی کە هەردوو بەشەکە هەبوو بۆ نوێژی خوشکان ئەچوون مناڵەکان فێرە بوون لە کوڕان و لە کچان ئێستا داخرەوە تەنان بەڕووی گەورەکانیشا داخراوە ڕەنگە بەشێک لە مزگەوتەکان ڕەنگە چەند خولەکێکی زۆر کەم بۆ نوێژەکرێنەوە داخرێن
بیرۆکەی دانانی ناوەڕۆکی پرۆژەی کوڕنووش و نزا ینی بەڕاستی ئێستێمە لەو فەراغای ئەوەمان هەیە کە مناڵە 7 بۆ 10 ساڵانەکانمان فێری نوێژ نابن یان با بڵێن شوێنێک نییە فێری نوێژیان بکە هەبێ ئەمە مەسەلەن لێرەوە خەم بخۆین فێری نوێژ بکرێن بە دڵنیایی ینی بەداخەوەیمە وەکو جناوت فەرموو مزگەوتەکان لەوەجێ ئەو دەرفەتە ئەو دەرفەتی تیانەما بێ ئێستا بتوانین خولەکان هەچەند لە چەند مزگەوتێکە خولەکان ئەوترێتەوە لە پشووی هاوینە بەڵام سنووردارە ئێمە بنکەکانی خۆمان تا ڕادێک کردو بە بەدیلی ئەوە چەند مزگەوت بە خۆی قوتسێت و تایبەتمەندی خۆی هەیە و یەکێک لە هۆکارانێک ئێمە دوێنێ بردوانە مزگەوت بە سوپاسەوە دیارە ئەوقاف ڕێگەی پێداین کە ئەم پرۆژەی بەرینە مزگەوت جێگەی سوپاسە بۆ پێشنوێژ و تارخێنی مزگەوتەکەش مزگەوتی حاجی لالی کوشێنی بەڵام ئەمە کافی نییە بۆ ئەوەی کە ینی زیاتر قوتابی لە مزگەوتە پێویستە بەردەوام هاتوچۆی بکە ئاوێتەی مزگەوت بێ بۆیە من ینی هیوادارم لە ڕێگەی هەموو لایەکەوە بتوانین جەخت بکەینەوە لەسەرەوەی کە مزگەوت بەشێکی گرنگی پەروەردەی وەکو چۆن بەشێکی گرنگ بۆ لە ڕابردووە ئەو ڕۆڵی خۆی پێ بدرێتەوە ئیتر مناڵەکان بە لە مزگەوتەوە فێری وانەی پەروەردە و ڕێز و ڕەوشت ئەوە بن زۆر گرنگە ئێمە لەو تەمەنە فێری ئەوە بێکە چۆن ڕیز ئەبێ چۆن ڕێزی گەورە ئەگرێ زۆر جار ئێمە لە مزگەوتەکانە معلومی جەنابتانە هەندێک جار بەریەکەوتن ڕوئەدا لە بینی منداڵ و گەورە و ئەوە یان جاری وایە گەورەکان ڕخنە ئەگرن لە شێوازی مامەڵی منداڵ لەگەڵ گەورە و ینی لەوچێ پاک و خاوێنی نەپارێزن دەنگە دەنگ و لەوانە نەزان ڕێزی مزگەوت ئێمە بە خۆشحاڵیەوە یەکێک لە وانەکانی ئەم کوڕنووشنزای ئەوە بە فێری قوتابیمان کردووە چۆن ڕێزی مزگەوت بگرێ چۆن ئەچێتە مزگەوت ئادابەکانی مزگەوت چۆن ڕێزی گەورە بگرێ چۆن لە مزگەوتە ئەبێ بە شێوازی بۆستێ و بە شێوازی نوێژ بکە کە مزگەوت ماڵی خوایە و هەست بکە کە ئێرە شکۆیەکی خۆی هەیە و هیوادارین لە داهاتووشا بتوانین ئەم ڕۆڵە بە مزگەوت زیاتر بینەوە منداڵ و تەمەنێ ئاشنا بکەینەوە بە مزگەوتەکان وەکو چۆن فێرگە و بنکەی دروستبوونی کەسایەتیە گەورەکانی ڕابردوو بۆ ئاواش دووبارە وای لێ بکەینەوە ینی بابەتەکە ئەوەیە ینی ئێستا جاران ینی بۆ نمونە دایک و باوک هەر خەمی ئەوەی بوو یان با بڵین بە ئێستاشەوە کە منداڵەکەی بنێرێتە زمان فێری هەندێک بابەتی تری بکات ینی دوجار بیری لەوا کردەوە فێری نوێژی بکات یان بۆ هەندێک لایانی پەروەردەی گرنگ ینی ئێستا بەدەمەوە هاتنی خەڵک چۆنە بۆ ئەم جۆرە لە پرۆژانەیە بە تایبەتی ئەم لایەنە پەروەردەیە ئەتوانین بڵین ینی بابەتێکە کە سپاس بخوات دایک و باوکان ئەو ڕۆشنبێرێتیان بۆ دروست بووە کە چەندێک زمان پێویستە لایەنە پەروەردەیەکەش ئەوەندە گرنگە بۆ منداڵەکە بەدڵنیایەوە دیارە وەکو سەرەتا عەرزمکردن پرۆژەیە تایبەت بوو بە بنکەکانی خۆمان بەڵام دواتر کە وەکو چۆنڵی هەواڵەکە بڵین دەماودەم ئەگاتەوە بە خێزانەکانیکە ئیستیقبالێکی باشی کرا بۆ بە تایبەت کە ئێمە شێوازی فێرکردنی نوێژەکانمان کردەیی بووە زارەکی بووانیوە نەبووە نووسینەکی بوو بێ ئێمە بە شێوازی ڕاستەوخۆ قوتابی بە قوتابی ڕامان هێناوە نوێژێک بە کۆمەڵمان بۆ کردن ئەمە دەنگدانەوەیکی باشی هەبوو خەڵک ینی بەگشتی تامەزروی ئەم بابەتەیە ڕاستە ئەیانوێ مناڵەکان فێری زمان بن ئەوانە خۆ نرخی هیچ زانستێک کەم ناکەینەوە هەمووی بە شوێنی خۆی گرنگە بەڵام مەزنترین ڕێگا وەکو زانانی دەروناسی و پەروەردەکارانیش ڕێیان لەسەر ئەوەیە کە گرنگترین قۆناغ بۆ دروستبوونی کەسایەتی مناڵ ئەو تەمەنەیە لە تەمەنی 6 هەتا 10 ساڵی لەم تەمەنایە بتوانیت تۆ فێری کۆمەڵێک ئەخلاقیاتی بکەی ڕەوشتی بکەی زمان بەپێی لێکۆڵینەوەکان بۆ خۆی ینی بە شێوازی تەدریجی هەنگاو بە هەنگاو فێر ئەبێ لەگەڵ زانستەکانی کە بەڵام کە بناغی پەروەردە لەم کەسایەتیە نەبوو بەڕاستی هەر زانستێکی تریشی لابێ ینی بە شێوازێکی دروست ناتوانێت ئیسودی لێ وەربگرێ و ناتوانێت بیداتەوە بە بەرامبەرەکەی بۆیە کەسایەتی مرۆڤ گرنگە کەسایەتی ئەو کەسە گرنگە کە ئێمە بتوانین بنیادی برین وابێت کۆمەڵگە سوودی لێ وەربگرێ لە ڕێزگرتن لە دەستپاکی لە ئەمانەت پارێزی لە ڕەوشت و دابوونەریتە کۆمەڵایەتەکان ئەمانەکە ینی بەڕاستی زۆر گرنگەوە ئێمە سپاس بخوا وەکو
ناوەندەکانی کۆمەڵی دادگەری کە لە ناو شارە هەمانە زۆر جەختمان لە بابەتە کردەوە کە جێگەی ڕەزامەندی خەڵکی بەگشتی ینی دواتر ئەگەر چاپیکەوتن لەگەڵ هەموو ئەو خێزانانە بکرێ هەموو ینی خۆشحاڵی خۆی دەرەبڕێ بەرامبەر بەو ڕەوشتانی کە ئێمە فێری قوتابیان ئەەکەین لە ناو بنکەکاندا. دکتۆر ینی خۆشایی ئەمە ئێڵێم سێ جار ڕێککەوتووە لە سێ کاتی جیاواز لە سێ گوندی جیاواز لەگەڵ ستافی باوڵێن پەیام ڕۆشتین بۆ بەرنامە بۆ دەرەوەی شار لە چەند ساڵی ڕابردوو لە سێ گوند ینی ڕێککەوت بۆ نوێژی نیوەڕۆ لە سێ گوند بووین بە سێمەی لێ بووین گوندێکیان هەر بەڕاستی زۆر چۆڵ بوو لەوەیە و خەڵکەکەی لە ناو بۆ نوێژی نیوەڕۆ نەگەڕێنەوە بۆ ناو بڵێن گوندەکە ڕەنگە بەڵام گوندێکیان هەر داخرا بوو یانی لە حوشەی نەکە نوێژمان کرد کەس نوێژی ناکرد مناڵێکگە لەو گوندەیە بە هیچ گوناهی نییە نازانێت گەر دایک باوکی نوێژ نەکەن ڕانێن یاهۆت هەتاگە نوێژیش بکەن نێتنە مزگەوت لەبەر ئیش و کار بچنە دەرەوەی گوندەکە ئێمە ناکرێ بڵێن هینیان بکەین لێنەوە قەزاوەتیان بکەین ڕەنگە بۆیان نەلوێ بێنە ناو مزگەوتەکە ئێستا بەڵام هەمان ئەو مناڵەیە و گوندە ڕەنگە مۆبایلی هەبێ ڕەنگە ئینتەرنێتیشی هەبێ ڕەنگە لە ڕێی سیمکارتێکەوە وەسڵ کرابێ بە دنیای مۆدرن و تەکنۆلۆژیا و ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە ئەوەی ئەکرێ لە خولەکانتانە هەوڵتانداوە تۆمار بکرێ بۆ نمونە مامۆستایەک کۆمەڵک تەلەبەی لە بەردەسایە فێرەکات چۆن نوێژەکان چڕکاتن مێژی بەیانی نیوەڕۆ ئێوارە هەر کاتێک چیە وترێ حرەکاتەکان چۆنن ڕەنگە ئەمە کافی بێت تەنانی و کاتژمێر بەس بێ مناڵێک بەڕاستی لە مێشکە بڵێن وەریگرێ ئەمانە لە سۆسیال میدیا لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوکەنەوە لە هەمووانەی کە مناڵەکرێ بەردەستی بێ بە شێوازێکی جوان سادەتر ڕەنگە مناڵ خۆشتر چێژی لێ وەربگرێ و بگات بەوانەشی کە نەیانتوانیوە لە خولەکەیەوە بەشدار بن. ڕاستە ئێمە ئەو پەرتوکە ئەو نامیلکی کە خولەکەمان لەسەروتەوە بە شێوازی وێنە بە شێوازی پراکتیکی لەسەری هەیە هەموو بڕگەیەک وێنی خۆی لەگەڵی هەیە و لە ناو خولەکانیشە ینی بۆ کوڕونکردنەوە عملی مامۆستاکان فێری کردوون تەنانەت دەستنوێش مامۆستاکان خۆیان لەگەڵیان ناچوون دەستنوێش چۆن ئەگیرێ و ئەمانە ئەوەی جەنابەت تەواوە ئێمە بتوانین ئەم بابەتانی کە لە ناو بنکەکانە وتراوەتە بتوان بیکەین بە شێوازێکی ڤیدۆیی لە بڵێ سۆشال میدیا گرنگی پێ بدەین و بڵاو بکرێتەوە ئەوەش ئەکری ئیشی لەسەر بکرێت شتێکی جوانە هەر خێزانێک ئەتوانێت ئەوە بخۆی لە ماڵ و سەیری بکە بزانێت چۆن مناڵەکەی فێر بکات فێری نوێژ بکە فێری دەستنوێژ بکە فێری پاک و خاوێنی بکە بەڵام هیچ شتێک وەکو کردداری نییە تۆ مناڵەکە خۆی بێنی بە تایبەتی چکە بابەتی پەروەردە بابەتێکی کردداریە بابەتێکی ینی کەمتر نەزەڕیە ئەوەندەی کە بە چاو ئەو منداڵە خۆی ببینێ و بەکردەی شتێک بکە فەرقی زۆرە لەوەی کە تۆ تەنها پێی بڵێ یاخود بیبینێ لە ڤیددیوەکە ئەمە بەخۆی دەوری خۆی هەیە کاریگەری خۆی هەیە بەڵام ڕاستەخۆ ئێمە لێرەوە داوا لە هەر خێزانێک ئەەکەین کە ئەوێ منداڵەکەی بە شێوازی کردەی فێر بێ بە ئێمە لە خزمەتی ئەبین بۆ هەموو بنکەکانمان دەرگیان کراوەیە لە کاتی قوتابخانە و لە کاتی پشۆکانیشە بۆی بتوان منداڵەکەی بۆ شێوازەی کە دروستە فێری بکەین و ئەو ینی ئەمە زۆر جاهانێ ڕاستیە بێ بیانڵین ئەگەریش تۆزێک ناخۆش پرزمن ینی حقیقەتێک دڵنیان خۆش ڕەنگە کەسی واد لا هەبوو بێ و بینی بێتت نەک هەر مناڵ ینی بەڕاستی بەشێک لەو جیلەی کە ئێستاکە با بڵێن تازە چێتە زانکۆ یان مەرحەلە 1 و 2 زانکۆ یان 1-2 مەرحەلەی ماوە بگاتە زانکۆ ینی ئەوانیش ڕەنگە هێشتا لە مەرحەلەیەکە بەسەریعی بەسەریانە تێپەڕ بوو بێ ئادابەکانی نوێشکردن تەنانەت زیکرەکانی ناو نوێشکردنیش بە باشی نەزانن بڕات هەبێ هاوڕێ گوتی تەواو تەحیات چۆن نەخوێنێ وتمان دوو نوع تەحیات هەیە کە دوێ ڕێژ و کورتمان هەیە مەسەلەن ئەمانە وتی من تاسە غەڵەت ئەوم خوێندووە ینی شتێکی زۆر سادە گەنجێکە ینی ڕەنگە منیش پێم وا بوو بێتەوە مەسەن چون چێکی خۆم کردوێتەوە ئاخۆ ڕەنگە ئەوەم گرفتێکم هەبوو بێ ینی گرنگە ئەمە ینی نەک هەر مناڵان چاویشمان لەسەر گەورەکان بچکە هەستەکەم 10 ساڵێک هەبوو لە ماوەی ڕابردوو زۆر ئەو گۆڕانکاری خێرایانە هات پەروەردە ئاینەکی زۆر لیان لامان کاڵبەتەوە زۆر دوورکەوتینەتەوە بەڵێ ڕاستە ئەو قسەی جەنابەت زۆر تاوە ئێمە لەم خولانەیە پێش ئەوەی کە خولەکە دەست پێ بکەین هەر بۆ ئەوەی کە هەڵسەنگاندنەی بکەین بۆ قوتابەکان پێش خولەکە تەسەوڕ بکەن فاتحە و ینی لە شوێنی تەحیات فاتحە ئەخوێنرا
هەندێک جار ڕکوع و سجود و هەندێک ڕکن هەیە لە نوێژە ئەگەر نەکرێ بابەتێکی فقیە ئەگەر تۆ ئەنجامی نەدەی نوێژەکە دروست نییە وەکو وەستان وەکو بڵێن لە شەرع پێوترێت طمەئنینە دڵنیابوونەوە لە کاتی هەردوو دانیشتنەکەی نێوانی سەجدەکان کەمە زۆر وەکو جەناب فەرمووی گەورەکانیش ئەمە هەندێک جار حەز بەمە ناکەن ئەمە تێئەپەڕێنن یاخود ئادەبەکانی ناو نوێژ بۆ خۆی نوێژ بەندایەتێکی کەسیە ئەبێ زۆر تایبەت بێ ینی پەیوەندێکی زۆر تۆموتۆر لەگەڵ خۆیە بەڵام ئێمە ئەبینی بەهۆی سەرقاڵیمانەوە ینی زۆر وەکو بە کاڵ و کرچی ئەکرێت جا یەکێ لە دیمەن جوانەکان دوێن ئێمە کۆمەڵێک پۆستەراتمان بڵاو کردبووە یەکێ لەوانە ئەوە بوو کە بە نوێژ ماڵێ ئیشم هەیە بە ئیش بڵێ نوێژم هەیە هەندێک لەوانە نزاکان ئێمە بە نزاکان دەگەینە خۆی میهرەبان ینی بەڕاستی هەموو تاکێک پێویستی بەمە هەیە کە پێداچوونەوە بە نوێژەکەی بکە ڕاستکردنەوەی نوێژەکانی ڕوکنەکانی و ئادابەکانی چکە بەڕاستی وەکو ئیمامی شافعی فەرمووی ئەگەر من یەک ڕکات نوێژم لای خۆی گەورە قبول کرابێتر بەسمە و تاکە شتێکیش کە لێپرسینەوەی لێ ئەکرێ و یەکەم لێپرسینەوەی لە ڕۆژی قیامەت لە هەر مرۆڤێک نوێژە یعنی ئێمە ئەبێ ئەو معریفەیە بین بە هەموو کەسێک چەند معلومات و زانیاری لەو کەسیا کۆ بێتەوە لە بڕوانامە لە سەروەت و سامان لە هەموو شتێک لە ڕووی دینەکەیەوە ینی هاوسەنگ نییە بارتەقای نوێژ نییە چونکە نوێژ وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویە ئەگەر ئەوە ڕاست بوو ئەگەر چاک بوو هەموو ئیشەکانی کە چاکە بێ نوێژەکە تەواو بوو هەمووی تەواو ئەبێ بۆیە ینی ئەمە گرنگە و خۆی گەورە خۆشی کە ئەفەرمووە ئەقیمی سەڵاتە لێ ذیکری نوێژ بکەن بۆ ئەوەی من بیری ئێوە بکەم منتان لەبیر بێ کەواتە ڕاستبوون و تەواوبوونی نوێژ بە هەموو واتەکانیەوە ئەبێ ئەوش بدانین نوێژکردن ئەنجامدان نییە بەرپاکردنە خۆی گەورە نافەرمێ ینی کە کاتێک باسی ئەمری نوێژەکات نافەرمی نوێژ وەفعل الصلاة فەرمێ وأقیموا الصلاة نوێژ بەرپا بکەن بەرپاکردنی نوێژ گوزانەکانە فەرموون بریتە لە ئامادەبوونی ڕۆح و دەروون و جەستە نەک تەنها جەستە ئێمە بەداخەوە بەشێک لە خەڵکی جەستەی ئامادەیە لە کاتی نوێژە ڕۆحی ئامادە نییە ئێمە لەم خولای ئەومان فێرکردوون بۆچی نامان ناوە کڕنوش بەشێکی گرنگی نوێژ کڕنوشە سەجدەیە نوێژ بە سەجدەیە ناسرێتەوە کە نزیکترین کات کە مرۆڤ لەخواوە نزیکترێ بریتە لەو کاتێک کە سەجدە ئەبێ کڕنوشە بێ ئێمە گە ڕۆحی لەگەڵانە بێ خی گەورە چ پێویستێکی بە من و تۆ هەیە بین سەر بخێنە سەر زەوی ئەگەر ڕۆحی لەگەڵانە بێ ئەگەر نوێکردنەوەی بەندایەتی نەبێ و نزاکەش تۆ هەتا نزان نەکەی لەخوا هەتا ئەم دوعاانە فێر نەبی نازانی تاموچێژی بەندایەتی چییە بۆیە بەڕاستی گرنگە هەموو تاکێک ئەمە هەوڵێکە بۆ ئەوی کە خێزانەکان بتوان لە ماڵەکانی خۆشیان ڕۆڵەکانیان فێر بکەن نوێژ لەگەڵ خۆیان بکەن ئێمە تەنانەت یەکێک لە ڕێنمایەکانمان بۆ قوتابیان ئەوەیە کە ئەبێ لەگەڵ دایک و باوکتان نوێژەکانتان بکەن کاتە فریان نەکەوتی بێ بۆ مزگەوت بە هەر هۆکارێکەوە بێ دەبێت لەگەڵ دایک و باوکتا بە جەماعەت نوێژەکە بکەی و دوای نوێژەکە دەستی دایک و باوکت ماچکەی و داوا لە خوا بکەی کە دایک و باوکت بپارێزێ خێزانەکەت بپارێزێ خۆت بپارێزێ ئەم چەسپاندنی ئەم بابەتە پەروەردەیانە لە ناخ و هزری قوتابیدا یعنی واکە ئەم تاکە تاکێکی پەروەردەکرا و گۆشکرا و بە کۆمەڵە بنەمای ئاینی کە ئیتر کۆمەڵگە گیر ناخوا بۆی کەسا ئێمە زۆر لە میدیاکان ئەبینین کە فلان لەگەڵ فلان شەڕی کرد ئەو ئەوی کوشت ئەو دزی لەو کرد ئەو خیانەتی لەو کرد ئەم ئەوەی کرد ینی بە هۆکاری هاتنە ناوەی کۆمەڵێک فکر و بیر و بۆچوونی نامۆ خەڵک ینی مناڵەکان بەم شەوی لە هاتووە ئێمە وامان کردووە پەروەردەیەکی تەندروست پێک بێنین و خۆی گەورە لێمان قبوڵکە
بەڕاستی ینی دەرفەتنەما بەس زۆر بە کورتی ئاماژەیەک بۆ بکەیت کە بۆمە ئەم جۆرە پرۆژانە پێویستی بە لایەنێکی مادی و مانەوی گرنگەیە هەم توانە مرۆیەکە هەمیش ئەوەی کە هاوکاری بکرێ بۆی کە کۆمەڵێک پێداویستی کارەستی بۆ دابین بکرێ بۆی زیاتر برە و بدرێ بم جۆرە لە خولە و پرۆژانە پامە چیە لە کۆتاییە و گەرباسێک لەو بکەیت تا چەندێک گرنگە ئێمە زیاتر بەدەم ئەم پرۆژانە بچین. وڵا دەست خۆش بابەتێکی باشت لە ئەخیرا بیر خستمەوە ئەم بابەتە ئێمە لە سەرەتا نەماویست بابەتی خەڵات و شتی زۆر بۆ قورسێتیا بێ بەڵام کە بڵاومان کردەوە بابەتی قرتاسی و پێداویستی قوتابخانەیە بڕوا بکەن تەبەن بابەتەکەمان هەمووی ئێمە خێرخوازیە هەمووی لەسەر شانی خێرخواز ئەم ئیشە ئەچێ بڕێەوە یعنی تەسەوڕکە هەتا دوێنێش خەڵگە بووە وتێتی مامۆستا ئەوە لەچکی چوار مناڵ ئایدی من ئەوە قرتاسی ئەوەنە مناڵ ئایدی من ئەوە کتێبی ئەوەندە مناڵ ئایدی من یعنی ڕۆحێکی خۆبەخشان و ڕۆحێکی خێرخوازی هەیە لە ناو خەڵکە و ئێمەش بەمە ئەتوانین ئەم پرۆژانەمان دەوڵەمەندکەن ئەم پرۆژانەمان گەورە بکەین جێگەی دەستخۆشیە بۆ خێرخوازان کە توانیان ئەمە بکەن و پێویستە ئەم گیانە لە ناو خێزانەکانیش گەورە بێ خێرخوازی بتوانن بەهۆی ئەم خێرخوازیەوە ئەم پرۆژانی ئێمەش گەورەتر بێ تا بتوانن خزمەتی باشتر بکەین. دەستەکانە خۆش بێخوا سپاس بۆ بەڕێز محەممەد نەجمەدین کارگەری مەڵبەندی سلێمانی کە لەم تەوەرەیە لەگەڵمانە بوو.